بسم الله الرحمن الرحيم. اللهم صل على سيدنا محمد الوصف والوحي والرسالة والحكمة وعلى آله وصحبه وسلم تسليما. پیرۆزبایی مانجی مەولودی پێغەمبەر صلی الله عليه وسلم، مانجی لەدایکبوونی پێغەمبەر لە سەرجەم مسلمانانی جیهانەکەم بەگشتی ئینشاء الله مەجلیسی منەوەری حەزرەتی رسول الله صلی الله عليه وسلم هەر ئاوا گەشاوە بێت ئینشاء الله. چەند ساڵێکە بەشداری مەولووەکەیت؟ بەڵێ. پێت وایە تا چەند ئەم ئەجرەی کە تۆ کە تێدا بەشدارێکی خۆ مەولووە ئەبێتە خێرێ بۆ تۆ بۆ ئەو دنیا خێرێکی نەبڕاوەتەوە؟ الحەمدولله خەڵکانێک هەیە لەوانەیە دەرامەتی نەبێت لە ماڵەکەی خۆیان مەولود بکە، بەڵام ئێستا هاتووە لێرە هەم گوێبیستی مەولودنامەی پێغەمبەرە بێ، قورئانی تیا ئەخوێنرێ، زکری تیا ئەکرێ، سەڵەواتی تیا ئەدرێ، کەواتە ئەمە گەورەترین خێرە. ئەمە ئەم خەڵکە هەمووی کۆبۆتەوە لێرە لە خۆشەویستی حەزرەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. چیتێ بۆ کەسانەی ئەڵەن مەولوو بە بیدعا ئازانن؟ ئەگەر مەولودنامەی پێغەمبەر بیدعا بێ، من ئەو بیدعایان پێ قبوڵە. ئەمە شتێکی زیانیە، نوێژێکی فەرز نییە زیام کرد بێ، ڕۆژوو نییە زیاکرابێ. مەجلیسێکە خەڵک ئەچێت مەجلیسی تر ئەڕازێنێتەوە بۆ جەوی خۆی. ئێمە دانیشتوین مەجلیسێکمان ڕازاندۆتەوە لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم.